بینەریتیوار سڵاوتان لێبێت تا بەنجافم و سێ هەواڵتان پێشکەش دەکەم سەرەتاش سەردێڕ کوڕەشەهیدێکی فەرماندەیەکێتی خۆی لە حیزبەکەی بێبەری کرد 6,000 فەرمانبەر دەیانەوێت موچەکانیان بگوازرێتەوە بۆ سەر حکوومەتی عێراق نرخی کارەبا گۆڕانکاری بەسەرداهات ئەمڕۆ کوڕی شەهید حەمەڕاش شەهیدی فەرماندەیەکێتی بڵاوی کردەوە و ڕایگەن بێهیوام لە هەموو شتێک پێم خۆش بوو یەکێتی ببێت بە حیزبێک هەموو تاکێکی کورد ئاوات بخوازێت ڕۆژێک لە ڕۆژان خزمەت بکات تایدا بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ کادر و دەنگدەری لێ دوور دەکەوێتەوە کا هۆکارەکەی ئەوەیە کەسانێکیان کردووە بە دەمڕاستی خۆتان هیچ لە مێژوو خەباتی یەکێتی نازانن دوێنێ دەرکەوت کە ئەم حیزبا بەرەو پوکانەوە دەبن دوای ئەوەی لیژنەکان لالایەن ئەو کەسانەوە دانراون هیچ حسابێک بۆ شەهید و پێشمەرگە و زیندانیانی سیاسی و کەمەندامانی سەنگەر نەکراوە ئەو کوڕە شەهیدا دەڵێت ماڵی کاک جەمیل هەورانی ئاوا بێت پێشنیاری کردووە لیژنەیەک بۆ ئەو توێژەرانە دابنرێت و دواتر بڕیاری لەسەر دراوە ئەمە دەری دەخات کە ئەو دەمڕاستانەی هەتانا هیچ بڕوایان بەو توێژینەوە نییە و ئێمە بە زۆر خۆمان بەو حیزبەدا هەڵواسیوە ئەوان بە ئاشکرا دەرمان دەکەن کە هیچ ساردی و گەرمیەکیان بەم حیزبەوە نەبینیوە لا کۆتاییدا ئاماژەی بەوەش کردووە بۆیە دوجار بڕیارمدا کە لە ماڵی خۆم دانیشم و ژیانێکی سادەی خۆم بەسەر بەرم دوور لە سیاست ئیتر وەسەلام کاڕوخی کوڕی شەهید حەمەڕەشی گەرمیان یوسف کیلابی ڕایگەیان ئیمزای 6,000 فەرمانبەری هەرێمی کوردستانمان وەرگرتووە کە داوا دەکەن موچەکانیان بۆ سەر حکوومەتی عێراقی بگوازرێتەوە دوو ڕۆژ لەمەوبەر وەفتێکی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی سەردانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقیان کرد و داوایان کرد کە موچەکانیان بگوازرێتەوە بۆ سەر حکوومەتی عێراقی یوسف کیلابی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق کە لە پێشوازی وەفتی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازیدا بوو ڕایگەیان 6,000 ئیمزای فەرمانبەرانی هەرێمی کوردستانمان بەدەستگەیشتووە بۆ ئەوەی موچەکانیان بخرێتە سەر وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی بۆ ئەوەی مانگانە لەگەڵ فەرمانبەرانی عێراقدا موچەکانیان لە کاتی خۆیدا وەربگرن بە پێی زانیاریەکان ئەو ئەندامەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بەڵێنی بە نوێنەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازیداوە کە داواکاریەکەیان بگەیەنێت بە وەزارەت و بەرپرسە باڵاکانی حکوومەت و لەناو پەرلەمانی عێراقیش بیکاتە پرۆژە و بە واژۆی 50 پەرلەمانتارەوە پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی بکات لیژنەی باڵای دیاریکردنی نرخی کارەبای کۆمەڵگاکانی نیشتەجێبوو سیتیەکان کۆبوونەوەیەکیان ساز کرد و تایدا نرخی کیلۆواتی کارەبای مۆلیدیان بۆ مانگی ئەیلول دیاری کرد تا بریتە لە 274 دینار بۆ هەر کیلۆواتێک بە گوێرەی ڕاگەیەنراوێکی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی تایدا هاتووە لە کۆبوونەوەکەدا کە نوێنەری ئەنجومەنی سیتیەکانی ناوشاری سلێمانی ئامادە بوون بە گوێرەی نرخی گازوایی لە بازاڕ و ئەو توێژینەوەی بۆ خەرجی مۆلیدەی سیتیەکان ئامادە کراوە نرخی هەر کیلۆواتێک کارەبای مۆلیدەی سیتیەکان بریتە لە 274 دینار لا کاتێکدا مانگی ئاب نرخی کیلۆواتێک بە 276 دینار بوو دەشڵێت پێویستیشە سەرجەم سیتیەکانی سنووری پارێزگای سلێمانی پابند بن بە نرخەکەوە با پێچەوانەوە ئەگەر زیاتر لەو نرخە وەربگرن ڕوبەڕووی ڕێکاری یاسایی دەکرێنەوە و سزا دەدرن بە یارمەتی هاوکارانم سێ هەواڵم پێشکەشکردن شاد و کامەران بن